بەداخەوە دوای بوونی بە پارێزگابوونی هەڵەبجە حکوومەتی هەرێم تووشی قەیرانی دارایی بوو و لە ناویشە ئەو قەیرانە ڕووی لە پارێزگای هەڵەبجە کرد و ئەم قەیرانە تەنها خودی پرۆژەکانی نەگرتەوە بگرە حکوومەت نەیتوانی ئیدارەکان بخاتە سەرسکی خۆیان و بکەونە سەر بەرنامە و جێبەجێکردنی پرۆژەکانی خۆیان تەواوی ئەو بەڕێوەبەراتە گشتیانەی کە قەرارە لە هەڵەبجە دەست بەکار بن بەداخەوە نەخرانە سەرسکە جگە لەمە خودی ئەو کەسانی کە دانراون هەتا ئێسا وەکالەتن و خودی پرۆژەکان ئەوانەی کە پرۆژەی جێبەجێکردن بوون ئەو پرۆژانشی کە لە ناو شارە هەبوو بەهۆی قەیرانی داراییەوە بەداخەوە وەستێنران گرنگترینیان کە هەڵەبجە زۆر بە گرنگیدانە جادەی دووسایی دینێوان هەڵەبجە سێسایق و بەداخەوە ئەوە مودەکەی زۆر دواکەوت و لەم دوایە خستیانەوە سەرکار ماستەر پلانی شار بەداخەوە ئەو ماستەر پلانە کە زۆر دەمێکە هاوڵاتیان و خەڵکی نخبەی ئەم شارە داوایەکەن بەداخەوە نەچوە سەرسکەی کارکردنی خۆی و تا ئێستا نییە و پرۆژە خزمەت گوزاریەکان لەوانە جادە و ڕێگەوبان ئەمانە هەمووی وەستێنران دروستکردنی چەندین قوتابخانە لە ناو شاری هەڵەبجە بەداخەوە ئەمانەش هەمویان وەستێنراون تا ئەو دەقیش ئێمە قسەی تێدا دەکەین نەتوانراوە ئیشان تێدا بکرێت بەڵام ئەکرێ بڵین هەڵەبجە پشتگوێ خراوە بەوەی کە نانێ هەڵەبجە بکرێتەوە بەڕووی دراوسەکانیدا واتە هەڵەبجە لەم تەوقیتەیە کە ئێمە قسەی تێکەین بۆ ئەوەی کە هەڵەبجە لە پراوێست خستن دوور بکەوێتەوە کردنەوەی مەرجێکە بەڕووی کۆماری ئیسلامی ئێراندا گرنگترین شتێک کە ئێستا هاوڵاتی پێویست پێ بکرێت چاکردنی ڕێگاوبانەکانە ینی قیتاوکردن و پرۆژە خزمەتگوزاریەکانی گەڕەکە تازە دروستکراوەکان و سەرەتاییەکان کە لە هەڵەبجە بەڕاستی گەڕێکێکی زۆر لە هەڵەبجە هەیە هێشتا قیتاو نەکراون هێشتا شۆستە نەکراون هێشتا وەکو پێویست پرۆژەی خزمەتگوزاری بۆ نەکراوە بەزستانانە سێرەکەی هەنێک لە گەڕەکەکانی هەڵەبجە وە گەڕێکی ئەندازیاران گەڕێکی شۆڕش گەڕێکی سەروەرانیە گەڕەکەکانی پلیسیەکان لە خوارەوە ئەمانە هەمووی بەزستانانە هاتوچەتیانداوە ناڕەحەتە ینی هەر باز ناکرێت بەتای بۆ مناڵانی خوێندکار کە ئاسان ناتوان هاتوچۆ بکەن بۆ ئەوەی کە حادیسەیەکیش ڕووبدا هەر سیارە ناتوانێت وەک پێویست بیان بە خەرێکی چاکردنی چەند گەڕێکێک و ڕێگایەکی سەرەکی هەڵەبجێن بە شێوەیەکی وەکو چارەسەرێکی ناوان تاوەی کە بتوانین هاوڵاتیان ئەلەو چاڵ و چۆڵ و تاسانە ڕزگار بکەین ئەگەریش پرۆژەکان کرانەوە بە تاکید هەڵەبجە یەکێکەوێت لەو شوێنانەکە پرۆژە تاوانەکراوەکان و پرۆژەی نوێشی بۆکرێت وەڵا هەر داواکارین لەم کابینەیە گرنگی زیاتر بە هەڵەبجە بگرێت ناکرێت ئێستا هەڵەبجە لە خۆناخی ئەوادانکردنەوەشان نەماوە ینی جاران لە خۆناخی ئەوادانکردنەوە دڵوان خۆش و بەس ئێستا لە خۆناخی ئەوادانکردنەوەشان نییە ئێمە دەستە خوشکی هێرەشیمان شارەکەی یابان لە خۆناخی ئەوادانکردن دەرچوو بە خۆناخی جوانکاری و بەرە ئەوەش تەواوبوون ئێمە هێشتا قیرمانی هێشتا باخچێکی پێویستمانی ئێمە ئەو پرۆژانەی وەساوە کرێن بە سێ بەشەوە کۆمەڵێک لەو پرۆژانە کە بە پرۆژەی وەستا و حسابن ئەوانن کە نەکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە بودجەیان بۆ دیاری کراوە کە ئەمیش زیاد لە 7 ملیار دینارمان ئالەم بابەتە هەیە لە پرۆژەی پەرەپێدانیش و پرۆژەی نەوتیش لەم جۆرەمان زۆرە کە گرێبەستی وە نەکراوە و کاتی خۆی لە پێش ساڵی 2014 بودجەی بۆ دانراوە جۆری دووەمیان ئەو پرۆژانن کە تەواو بوون لە سەدیان بەڵام کۆمپانیاکان پارەیان لای حکوومەت ماوە ئەمانیش ژماریان نزیکەی 50 پرۆژەیەکە بێ جۆری سێهەمیان کە ئەوە زۆر زەڕورە بۆ سنووری پارێزگاکە کە نزیکەی 120 ملیار دینارمان پێویستە بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە 91 پرۆژەمان لەم بابەتە هەیە کە لە 100 بۆ لە 99 واتە پرۆژەکە نە بە تەواوەتی تەواو بووە و کەوتوشەتە بواری جێبەجێکردن وەستاوە ئەمانە دابەش بوون بەسەر 4 جۆر بودجە کە ئەوانیش بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە لە حکوومەتی عێراقیەوە هاتووە بودجەی وەبەرهێنانە هی وەزارەتەکان لەگەڵ بودجەی نەوت کە لە ساڵی 2012 لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆی تەرخان کراوە لەگەڵ بودجەی زیان لێکەوتووان ناوچە زیان لێکەوتوەکانە پرۆژەکان دابەش بوون بە سەر سێ سێکتەرە با بڵین سێکتەری سەرەکی خزمەتگوزاری لەگەڵ ڕێگاوبان لەگەڵ بینا زیاتر پرۆژەکانیش لە بودجەی نەوتان زۆر بەیان کەوەستاوە پرۆژەی زۆر گرنگیتیایە وەک پرۆژەی خزمەتگوزاری
ناو شارەکان و پرۆژەی ئاویتیایە و پرۆژەی ڕێگاوبانی نێوان خەرپانی با بڵێن سەی سەلام کە بۆ مەرزی تەوێڵە ئەڕوا کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگی تایە کە لە سنووری پارێزگاکە دابش بن بەسەر ئەوانەی کە باسمان کرد لەو هەموو پرۆژەی کە باسمان کرد کە بە هەمویانەوە بەوەی کە تەواویش بووە و پارەی لای حکوومەتە بەوەی کە دەست بەکار نەبووە بودجەی بۆ دانراوە بەوەشی کە لە سەدا 1 بۆ لە سەدا 92 با بڵێن پرۆژەکە وەستاوە ئەمانە نزیکەی 250 پرۆژە بن لەم 250 15 دانیان کەوتوێتەوە کار ئەو 15 دانە هەندێکی ئێستا تەواو بووە وەک کۆمەڵگەی دارایی کە یەکێک بووە لەو پرۆژانە لەگەڵ ڕێگای زانکۆ شتێکی بەسیتی ماوە ڕێگای زانکۆی هەڵەبجە و ئەم پرۆژەش بەرەو تەواو بوون ئەڕوا ئەمانن لەو پرۆژانی کە دەستیان پێکردوێت.